سڵاو بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتە و گشت کاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و کەمەرانی ئازیزان لە ئەڵلقەیەکی تر لە بەرنامەی دیدار و ڕابەوە هاتوینێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی ئەم بەرنامەیە کە هەر ئاڵلقەیەک ئاوەڕێک لەلایەنێک لە لایەنە جۆراوجۆرەکانی ژیان و بەرهەمەکانی هۆنەرمەند شاعر نووسەر و ئەدیبێک یەکێک لە ژانرەکانی بواری هۆنەر و ئەدەبیات ئەداتەوە چوەک دیمانە لەگەڵ کەسەکان و چوەک نووسین و ئامادەکردن سەبارەت بەو بابەتانە. لە ئەڵلقەی ئەم هەفتەیە بەرنامەکەماندا بینەر و بیسەری دوو بابەت دەبن بەناوەکانی مارکسیزم و ئەدەب و کۆمۆنیزم و پرسی ئەوین و خۆشەویستی کە هەردوو بابەتەکە لەلایەن بەڕێز گۆڕان عەبدوڵڵاوە کراونەتە کوردی. بۆ هیوای ناوەڕۆکی بەرنامەکە جێگای سەرنجی ئێوەی ئازیز بێت. لەگەڵمان بن بۆ بینین. مارکسیزم و ئەدەب سێ بیرۆکەی سەرەکی نووسینی لوک دان وەرگێڕان لە ئینگلیزیەوە گۆران عەبدوڵڵا. تێگەیشتنی مارکس بۆ ئەدەب چی بوو دواتر مارکسیەکان چۆن ئەدەبیان تیۆریزە کردووە. مارکسیزم یەکێک لە بەرفراوانترین ڕوانگە ڕەخنەیەکانی سەبارەت بە ئەدەب دابین کردووە و نزیکەی بە 2 سەدەیە تێۆریستیەکانی ئەدەب وەکو سەرچاوە بەکاردەهێنن. لەم نووسینەدا لە سێ بیرۆکەی سەرەکی نەریتی مارکسیستی لە ڕەخنەی ئەدەبیدا دەکۆڵینەوە. سەرەتا لە هەڵوێستی مارکس خۆی لەبارەی ئەدەبەوە دەست پێ دەکەین، دواتر ڕۆشنایی دەخینە سەر زانستی کۆمەڵناسی ئەدەب لەگەڵ ئاوێزانکردنی شیکاری کۆمەڵایەتی بە بابەتی ئەدەبی لە ئاستی فراواندا، لە کۆتاییشدا هەڵوێستەیەک دەکەین سەبارەت بە هێزی مادی لە بەرهەمهێنانی ئەدیبیدا لەگەڵ پەیوەندی ئایدۆلۆژیا و ئەدەب. ڕێبازی مارکسیستی بۆ ئەدەب. چی دەزانین سەبارەت بە پەیوەندی مارکس بە ئەدەبەوە؟ هیچ کەسێک بەبێ هۆکار ئەدەب ناخوێنێتەوە. زۆر جار وا باشترە لە هەنگاوی یەکەمدا هەوڵ بدرێت بەرنامەیەکی ئەبستراکت دابنرێت بۆ تێگەیشتن لە هۆکارە زانستیە تایبەتمەندیەکان. بە کورتیەکەی مارکس لە ئاستێکی فراواندا خوێنەرێکی لە ڕادەبەدەر ناوازە بووە، بە هەمان ڕادەش لە ڕووی چەندایەتیەوە. مارکس لە تەمەنی لاویەتیدا چەندین هەوڵی سەرەتایی هەبوو لە بواری ئەدەبدا، لەوانە ڕۆمانێکی تەواو نەکرا و کۆمەڵێکی بەرچاو لە شار. هەروەها چەندین پرۆژێ پێشنیارکراوی سەبارەت بە ئەدەب و بابەتی ئەدەبی لە پاشخۆی بە تەواو نەکراوی بەجێهێشتووە، لەوانە تۆری هۆنەر و ڕۆشنبیری و ئەوی تریان سەبارەت بە ڕۆمانەکانی بەلزاک. لەگەڵ ئەوەشدا وەک ئەوەی تێری ئەلیگۆن دەڵێ، ئەم نووسینە قەرزاری کارێکی گەورەیە، بەشداریکی ڕاستەوخۆ لە بابەت و کارە ئەدەبیەکانی مارکس و فریدریک ئەنگەڵسی هاوڕێ و هاوبیری کە تا ڕادەیەک لە دنیای واقعیدا لاوازە. دۆخی کۆمەڵایەتی ئەدەب یەکێک لە سادەترین تێڕوانینەکانی مارکسیزم هەر لەو سەردەمەوە کە کاریگەری لەسەر تیۆریزەکردنی ئەدەب هەبووە ئەوەیەکە کاری هۆنەری دەرهاویشتەی دۆخە مێژوویەکەیەتی. تێگەیشتنی تەواو لە کار هۆنەریەکە شیکاری دۆخەکە لە خۆ دەگرێت، بە تایبەتی لە ناوەڕۆکی کاری هۆنەریدا گرنگ وەک بەرهەمی کار سیر بکرێت کە ئاستێکی باڵایە لە پرۆسەی بەرهەمهێنان، هەروەکو هەندێ دۆخی مێژووی هەن دەبنە مایەی هاتنە دەرەوەی شێوەیەک لە پیشەسازی و دابەشکردنی سەرچاوەکان. دۆخی مێژووی شەیە کە جۆرێک لە کاری هۆنەری لێ دەکەوێتەوە. یەکێک لەو ڕێگایانەی ئەم هۆنەرە خۆی تێدا نمایش دەکات پێدەوترێت کۆمەڵناسی ئەدەب، کە هۆڵدانە بۆ خوێندنەوەی ئەو دۆخە کۆمەڵایەتیە تێکەڵاوی بەرهەمی کار بێت. بۆ نمونە ئەمە بەرتەسک نابێتەوە لە دیمۆگرافیای کۆمەڵایەتی نووسەر و خوێنەر، خوێنەواری و ڕێگریە ئابووری و کۆمەڵایەتیەکانی سەر بڵاوکراوەکان و دیاریکردنی سەلیقە. گرنگە جیاوازی بکرێت لە نێوان ئەم دیسیپلینە و ڕەخنەی مارکسیستی کە مەیلی ئەوەی هەیە لەژێر ڕۆشنایی تێڕوانینەکانی سەبارەت بە کۆمەڵگە هەوڵی تێگەیشتن لە بەرهەمە هۆنەریەکان دات. ئەدەب وەک بەرهەمی هێزی مادی. وەک ئەوەی پێشتر تێبینیمان کردووە، تێڕوانینی مارکسیستی بۆ ئەدەب جەخت لەسەر پەیوەندی نێوان هۆنەر و ئەو زەمینە کۆمەڵایەتیە دەکاتەوە کە بەرهەمی دەهێنێت.
ئەم مکۆڕبوونە لەسەر مادە لەوە تێپەڕێت تەنها ئیدعایەک بێت سەبارەت بە هونەر بەڵکو بایەخدانە بە مرۆڤ و بارە دەرونیەکانی. مارکس لە کتێبی ئایدۆلۆجی ئەڵمانیدا بە شێوەیەکی ڕۆشن سەرنج دەخاتە سەر پەیوەندی نێوان فکر و هێزە مادیەکان وەک ئەوەی لێرەدا دەردەکەوێت. بەرهەمهێنانی بیرۆکە و چەمک و هۆشیاری پێش هەموو شتێک و ڕاستەوخۆ لە پێگەی یەکەمدا لەگەڵ پەیوەندی مادی مرۆڤ و زمانی ژیانی ڕاستەقینەدا تێکەڵ دەبێت. تێگەیشتن، بیرکردنەوە، تێکەڵاو بوونە ڕۆحیەکانی مرۆڤ لێرەدا دەردەکەوێت کە ئەمانە بەشێکن لە خۆ و ڕەوشتە مادیەکانی مرۆڤ. ئێمە لەوە سەرچاوە ناگرین کە مرۆڤەکان دەیڵێن، بیر دەکەینەوە، ڕادەمێنین، نا لەو کەسانەی وەک ئەوەی پێناسەکراون. ئێمە لە کەسی چالاکەوە دەست پێ دەکەین و هیتر. هۆشیاری ژیان دیاری ناکات، ژیان هۆشیاری دیاری دەکات. بە دڵنیاییەوە ئایدۆلۆژیا هێزی سربەخۆ نییە، هەرگیز سربەخۆ نییە، بەڵکو ئەرکی شەریعەتدانە بە هەیکەلی ڕێخستنە سیاسی و کۆمەڵایەتیەکان. هونەریش وەک بەشێک لەو سەرخانە بۆ خۆی ئامرازی پێکێنانی ئایدۆلۆژیایە. ڕەنگە پێمان وابێت مارکس هەستێکی بنەڕەتیمان دەداتێت لەوەی ڕەخنەی مارکسیستی چی لەخۆ دەگرێت، واتە بەم شێوازەی خوارەوە چونکە بەرهەمە هۆنەریەکان خاوەنی هێماسازی و نەمای تایبەت بە خۆیان و تەنها پەیوەندیەکی مەیل و ناڕاستەوە خۆیان هەیە لەگەڵ ئەو جیهانە کۆمەڵایەتیانەی کە پێکیان دەهێنن. ئیتر هیچ دەرفەتێک نییە بۆ شیکاری ئەو کۆمەڵگایانەی کە تیادا دروست دەبن. ڕاستتر وایە مرۆڤ دەبێت لە هاتن و ڕۆشنی بەردەوامدا بێت لە نێوان کاری ئەدەبی و وەک ئەوەی ئیلێکتۆن دەڵێ ئەو دنیا ئایدۆلۆژیە کە تێدا نیشتەجەیە. ڕەنگە ئارەزوو بکەین و بڵین شتێکی سێهەم و جیاواز هەیە کە دەبێت لە بەرچاو بگیرێت. دەروونناسی خودی نووسەر. ئایا زۆر جار بەرهەمە هۆنەریەکان دەربڕی کەسایەتی و کەسانە نییە کە دروستیان دەکەن؟ ئایا ناسینی مێشکی هونەرمەندێک بە ئەگەرێکی زۆرەوە گرنگ نییە؟ تەنانەت ئەگەر نەمانەوێت پێشنیاری ئەوە بکەین کە شیکردنەوەی بەرهەمێکی ئەدەبی تەنها هەوڵێکە بۆ ئەوەی بزانین مەبەست لێ چی بووە. لە کاتێکدا و بە دڵنیاییەوە دەتوانین وە پێویستە بیر لە نووسەرەکە و نووسینەکەیان بکەینەوە. بەڵام گرنگە ناوەڕۆکی ئەو تێڕوانینە مارکسیستیە لە بەرچاو بگرین کە دەروونناسی نووسەر بەرهەمی کۆمەڵگەکەیەتی لە ساتێکی دیاریکراوی مێژوویدا. ئەم تێڕوانینە بەڕوونی کاریگەری دەبێت لەسەر شێوازی نزیک بوونەوە ئێمە لەگەڵ ژیاننامەی ئەدەبی و ڕەخنەگرانی ئەدەبی لە نووسەران. ئەدەب و ئایدۆلۆژیا تەنها شتێک کە ئەلیکسۆن پێداگری لەسەر دەکات لە کاتی نووسیندا سەبارەت بە ڕەخنەی ئەدەبی مارکسیستی ئەوەیە کە مارکسیزم کەمتر گرنگی بە جیاوازی داوە لە نێوان کاری هۆنەری و پرۆسەی هۆنەری کە مەرجی دروستکردنەکەی و دانپێدانانە بۆ ڕێگەیەکە یەکانگیریان دەکات. لە ڕاستیدا شتێک کە پێویستە جەختی لەسەر بکەینەوە ئەوەیە نەریتی مارکسیستی و بە دڵنیاییەوە گرنگترین لە بیرمەندەکانی ئەو بۆچوونە ناگەرنە بەرکە هونەر خۆی هەمیشە ڕنگدانەوەی شەفافانەی هەلومەرجی کۆمەڵایەتیە. لە ڕاستیدا بەهای هۆنەر ڕەخنەی هۆنەری تیۆری ئەدەبی و هیتر بە شێوەیەک دەرەنجامی ئەوەیە کە ئەدەب بووەتە یەکێک لە پێگە گەشە کردووە ئاڵۆزەکان و لە هەمان کاتدا لایەنە ڕووناکەکەی ئایدۆلۆژیا. لەم خاڵەدا وا چاکە هەنگاوێک بچینە دواوە و بپرسین ئەرێ ئایدۆلۆژیا چییە؟ ئایدۆلۆژیا بەمانە نامارکسیستیەکەی یان گرنگ نییە بڵین مارکسیستی ئاماژەیەکە بە مەیلی دوگمای سیاسی. ڕەشتەیەکی ڕۆشنە لەگەڵ هەندێک گرنگایەتی سیاسی. بەڵام ئایدۆلۆژیا لە سیاقی مارکسیزمدا ڕەنگە بە شێوەیەکی سوودمەند لە چوارچێوەی باوەڕی سیاسیدا پێناسە نەکرێت. بە پێچەوانەوە ئایدۆلۆژیا سنووردارکردنی بیر و باوەڕ، بەهاکان، دادگا و بیرکردنەوەکان و تەنانەت ڕەنگە کاری سەرکوتکردن و بێهۆشی پەرچەکردارەکەی ببێتە مایەی شاردنەوەی چوارچێوەی ڕاستەقینەی کۆمەڵگەکە. مەوزای ڕوانگە
ئەڵێکسۆن تێبینی ئەوە دەکات کە تێگەیشتنی مارکسیستی ئەوەیە کە ئەدەب پەیوەستە بە ئایدۆلۆژیەوە لەسەر دوو بنەمای تونندڕەوی. یەکێکیان ئەو هەڵوێستەیە کە پێی وایە ئەدەب شێوەیەکی هۆنەری ئایدۆلۆژیە خۆیەتی، واتە ئەمە هەموو شتێکە لە ئەدەب، کەواتە ئەدەب لە خۆیدا تێگەیشتنە لە کۆمەڵگە خۆی. بەنەمای دووەم پێشەوانەی بنەمای یەکەمە، پێی وایە ئەدەب گەشە دەکات بۆ دژایەتیکردنی ئایدۆلۆژیا، لایەنی کەم ئەدەبی باش بانگەشتەی ئەمەیان دەکات. کەواتە ئەرنست فیشەر ئەم هەڵوێستانەی هەڵبژارد لە هۆنەر دژ بە ئایدۆلۆژیا، بۆیە ئەدەب بە شێوەیەکی تایبەتی شایانی گرنگی پێدانا تا ئەو شوێنەی ئاڵتەرناتیڤی ئایدۆلۆژی فراهەم دەکات. هەڵوێستێکی تر ئەوەیە هەروەکو مارکسیزدانی ناسراوی فەڕەنسی دویز ئۆلەیسەر پێی وایە ئەدەب و هۆنەر ئایدۆلۆژی نین، بەڵکو نوێنەرایەتی ئەزموونێکی تایبەتی ئایدۆلۆژیا دەکەن، دەکرێت کەمتر یان زۆرتر بارگاوی بن بە ئایدۆلۆژیا. لەم ڕوانگەیەوە دەکرێت هۆنەر پانتاییەک لە دۆری نۆرمە باوەکانی کۆمەلگاوە دابینکات و بەهۆیانەوە ڕەخنە لە نۆرمە باوەکان بگرێت. بەڵام بەلای ئۆلێسترێەوە حەقیقەت ئەوەیە ڕەنگە ناتوانێت لە خودی کاری ئەدەبیەوە بێتە دەرێ، چونکە بە شێوەیەکی یەکلاکەرەوە نوێنەرایەتی معریفە نەک ئەزمون. مارکسیزم بە شێوەیەکی نەریتی هێڵێکی وردی کێشە لە نێوانی زیادەڕۆیی ڕووناکبیری و دژەکانی بواری ڕۆشنبیری. هەروەها لە هیچ شوێنێک ئەم هاوسەنگیە بەم ڕۆشنیە بەردەست نییە لە تێگەیشتنی مارکسیزمدا نەبێت بۆ ئەدەب.
کۆمۆنیزم و پرسی ئەوین و خۆشەویستی. کۆلێنسای دەڵێ خۆشەویستی دەبێت بە عیبادەتی مرۆڤایەتی و دەبینین پیاوسالارەکان خەج و سیامان شیرین و فەرهادیان خۆش دەوێت و هاوسۆزیانن، بەڵام وەک کەس و کار قبوڵیان ناکەن. لەبەر خۆیانەوە گۆرانی عشق و خۆشەویستی تەنانەت بێشەرمانە دەڵێنەوە و بانگەوازی کوشتنیش دەکەن، وا سێکسیترین گۆرانی دەڵێن و هەڵپەڕکێ لەسەر دەکەن. بەشان و باڵای خۆشەویستیەکانیاندا هەڵدەڵێن، بەڵام قڕ بەسەر ئەو کەسە هەمان گۆرانی بۆ مێنە خزمەکانی بڵێت. هەرچۆن لە مزگەوت ژن و پیا و جیا دەکەنەوە، بە هەمان شێوە لە ناو خێزان و قوتابخانە و هیچ ریشدا. سیستەمی پیاوسالاران بە زەبری نەریتی قەدەغا تۆندکردنی مێنە لە ناو ماڵ و سزادانی کەسایەتی و هەست و سۆزیان لە فەزای دووڕوئی، ناپاکی، درۆ و قین و غیرە و هیتردا وەک موڵک و شتی تایبەت ڕەفتاریان لەگەڵ دەکەن کە ژان و خەم و نائومێدی و خۆینی ژنانی لێکەوتوتەوە. خۆشەویستی دانایی و بەهرەی بوونی مرۆیە، کەچی دەسەڵات و ئاینزانەکان لە دژیدا ڕادەوەستن و بە ڕەوشت و بەها کۆمەڵایەتیەکانی پاشماوەی دەرەباگایەتی و سەرمایەداری بە بێڕەوشتی و بەرەڵایی و شەرم و بێشەرەفی مۆریان کردووە. یەکەمیان دەیەوێت ڕابردوو بە زیندوی ڕابگرێت، دووهەمەکەیان وەک بازرگانێکی سەختەچی لەگەڵیان یەک دەگرێتەوە و هاوکات و زەنجیری هاوچەرخ لە مەڵ ژنان دەکات. ژنان بە بێدەنگی و بێدەسەڵات لە ئاستیاندا ڕانەوەستاون و هەموو شێوەکانی خەباتی ئازادیان گرتووەتە بەر و هەوڵ دەدەن لە زۆرم لێوستەم و فرتوفێڵ و فانتێزیای پیاوسالاران ڕزگاریان بێت. ئەلێکساندر کۆلێنسای لەبارەی خۆشەویستی پێیان دەڵێ خودی خۆشەویستی وزەیەکی داهێنەرانەی مەزنە، ئاسوەی ڕۆحی ئەوەی دەبینی و ئیلهامی پێدەبەخشێت دەوڵەمەند و بەرینتر دەکات. گەر خۆشەویستی نەبێت مرۆڤایەتی هەستی دەکرد دزرا و ئینکار و نەفرەت لێکراوە. هیچ گومانم نییە لەوەی کە خۆشەویستی لە دوا ڕۆژدا دەبێت بە عیبادەتی مرۆڤایەتی. خۆشەویستی هەر بە وزەیەکی داهێنەر بۆ ژیانی مرۆڤایەتی نەزانراوە. لەنین لە وچەیەکیدا دەڵێ کۆمۆنیستبوون دەبێت لەگەڵ خۆیدا زاهدی نەهێنێ، بەڵکو شادی و خۆشیەک کە پلەی کەماڵی ژیانی خۆشەویستیە بیرۆژێنە، نەوەک خۆشەویستی پیاوانی ئاینی و نەوەک دۆنجوان و نێژ وەک بەکارهێنانی لوودبەرزیەکی دووڕوو بۆ خۆسەرقاڵکردن. لێرە بەهۆی فشاری کۆمەڵایەتی زۆربەی پەیوەندیەکان بە ناچاری بۆ دەربازبوون لە کوت و زەنجیرەکانی پیاوسەلاری کە هاوشێوەی پۆرنۆگرافیە و هۆشیاری تێکدەدا پەنا بۆ دووڕووی دەبەن و ئەوەی لە زۆربەی وڵاتانی دنیا ئاساییە و کەس پەیوەندی پێوە نییە. لێرە وەک جنۆکە بە هەزار شێوە بەنهێنی ئەنجام دەدرێن. زۆر هەیە ئیرادە و ویستی هاوسەرەکەی جێبەجێ دەکات، بەڵام ڕۆحی لە شوێنێکی ترە. لە زۆربەی هەرە زۆری گۆرانیەکاندا ژن دەهێنرێنە ئاستی جەستەیی. ئەی کەسایەتی، کەرامەت، ویژدان و بیر و هەڵوێست و هۆشیاری و ئارەزوەکانی. لەژێر ئەو فشارە شێتانەیەدا کچان ناچارکراون خۆیان لەگەڵ دنیابینینی پیاوان بگونجێن و بەڕەواڵەت
ملکەچی فەرمان و سنوورە درۆزنەکان بن. ژیانی خۆیان دەخەنە مەترسی. ئەوجا هەزاران خێزان هەیە هیچ شتێکی سۆزداری ژن و پیاوەکە بە یەکەوە نابەستێتەوە. هەر چرکێکی مەرگێکی ڕاستەقینەیە. هەستی خۆ بەکەمزانین، خەمۆکی و بێزاری و وێرانی کەسایەتی و جووتبوون وەک ئەرکێکی بێتان بە هەستێکی زەوتکردن. کەم نین ئەو کچانە کە بوون بە قوربانی سادەترین مافی مرۆڤ. تێگەیشتنی لێبراڵی و بەناو ئازاد بووە بە تەواوکەری پیاوسالاری شێوە کۆنەکەی، لەشفرۆشی بەهنەهێنی، فرەژنی، گەشتی سەکسی بۆ وڵاتانی تر، لاقەیە کچان لە شوێنە گشتیەکان، شێوە زۆرەکانی هاوسەرگیری کاتی حەڵاڵ، ئەم دوڕوویە بە زەبرە بە ملها، لەشفرۆشی، کچانی قومارخانە و مەیخانە و دوکان و سنتەری نێرگەلە، سنتەرەکانی مەساج و تەنانەت سالۆنەکان بە شێوەی جۆراوجۆری ناڕاستەوخۆ بەکاردەهێنرێن بۆ بازاری سەکس. ئەوجا لایەکیان بە ناوی شەرەف و نەریت و ئاین هەڕەشە و گوڕەشە دەکەن و هەزار تانەوتەشەر پێوە هەڵدەواستن و خۆیان بە پارێزەری پیاوسەلاریە کۆنەکە پیشان دەدەن کە دژی ژنانە و لاکەیتر بە ناوی شارستانیەت و ئازادی و مافی مرۆڤ بێ ڕەوەشترین و خۆێڕیترین نمونەی پیاوسەلاری ئەنجام دەدەن دژ بە ژنان. دنیایەک لە درۆ، دنیایەک بە ڕۆژانی ساختەی دڵتەزێن. ژنان لە دنیای پیاوسەلاریدا بە هەردوو ڕوویکەوە لە بواری خۆشەویستی و هاوسەرگیریدا لە ناو کارەسات، ئاژاوە، پشێوی، نامۆیی، شکاندنی کەرامەت، کەسایەتی و وێرانی ڕۆژەکانیان بەڕێ دەکەن. کۆلێنسای دەڵێ ئەم چەرخە تایبەتمەندە بە غیابی هونەری خۆشەویستی. مرۆڤ بە تەواوەتی نازانن پەیوەندیەکی ڕوون و پڕشنگداریان هەبێت و لە شەقەی باڵدا بەهای هاوڕێیەتی سۆزداری نازانن. خۆشەویستی ئیمڕۆ یان تراژێدیەکی جگەربڕە یان سرەڕۆیەکی سووک و ڕووکەشە. دەبێت مرۆڤایەتی لەم قەیرانە ڕزگار بکەین. خەڵک ڕابهێنین بۆ ژیان لە کاتژمێرە دڵخۆش و ڕوونەکان بەبێ ئەوەی خەمەکان باریان گران بکات. سایکۆلۆژیای مرۆڤ ئامادە نابێت بۆ پێشوازی لە خۆشەویستی مەزن و پاگەش لە لایەنە تاریکەکانی گەر بە قوتابخانەی هاوڕێتی عشقدا تێنەپەڕێت. خۆشەویستی گەورەترین بیرمەند بۆ خۆشەویستەکەی لە چەندین هۆنراوەدا ڕەنگی داوەتەوە مرۆڤ سەرسام دەکەن. جێنی، ئایا چاکەی پایەبەرز هی منە؟ ئەی ڕۆحی شیرین تۆ منت خۆش دەوێت؟ ئای جێنی تۆ منت خۆش دەوێت؟ و ئەم ئەگۆرانیانە ببە کە تەژین لە ئاوازەکان. ئەم خۆشەویستیە ببە کە لە بەردەم پێکانەدا بە سادەیەوە بە چۆکدادێن. دەبینی ڕەنگە هەزاران بەرگ بنووسم و لە هەر ڕاستەیەکدا بنووسم جێنی. لەگەڵ ئەوەشدا تێدا دنیایەک لە فکر گرێبەستێکی ئەدەبی و ئێرادەیەکی نەگۆڕ شاراوەتەوە. نووسەری ئەو شێعرە کارل مارکسە. پێش ئەوەی سەرمایە بنووسێت شێعری بە باڵای خۆشەویستەکەی واتە جیانیدا دەگوت. بەداخەوە لا بڵاوکردنەوەی بەرهەمەکانی مارکسیسیدا بایەخ بە بەرهەمە شاریە عاشقانەکانی نەدرا. وزەی خۆشەویستی کردێکی گەورەیە. بەداخەوە هەنگاو بە هەنگاو لە قاو دەدرێ و سەرکوت و سووک دەکرێت. نە لایەنە ڕەشەکانی ڕەوشتی کۆن کە لە گۆڕنراون و نە ئەمەی ئێستا کە برەوی هەیە. هیچیان کەرامەت بۆ ژنان ناگەڕێنەوە. خۆشەویستی و ڕەوشتی نوێ پێویستی بە سیستم و دەسەڵاتی نوێ هەیە کە لە ئێستادا گەلێک دۆژمینی سەرسەختی هەیە و پایەکانی زۆر لاوازن و تا ڕۆژگاری دەسەڵاتی پیاوسالاری باڵا دەستبێت ژنان باجێکی بێوێنە دەدەن، بەڵام دەستە و ئەژنۆ لە بەردەمیدا دانەنیشتون و خۆڕاگری و مقاومەتیان دژ بە کۆمەڵگای چینایەتی دەمانگەینێ بە کۆمەڵگای سۆسیالیستی کە تێدا سەر بەخۆی ئابووری و کەسایەتی دەبێتە خاوەن بڕیاری یەکەم نەک دوو هەموو پاشکۆ و ئازادبوونی کۆمەڵایەتی بە ئازادبوونی لە کاری ناوماڵ و ڕۆڵی سەرەکی لە بەڕێوەبردنی کۆمەڵگا دەبینێت. چیتر ژن کەرتکرد ناکرێت بۆ ڕۆڵە جیاجیەکان و لەگەڵیدا مرۆڤایەتی بوونی مرۆیی وەک ئینسان دەبێتە ڕاستی و لە بەرەڵایی و کوشتنی و خۆکوشتن و هەژاری و بەڕیکلامکردنی کەسایەتی و بێکاری و ئەرکی بەخێوکردنی منداڵ و خۆسەپاندنی پیاوسالار ڕزگارمان دەبێت. بۆ گەیشتن بەم ئامانجە
پێویستە پرسی ژن لە ڕێکخراوەکانی ژنانی دەسەڵات و بەناو کۆمەڵگای مەدەنی و ئاکادمیە بۆرژوازەکان ڕزگار ببن و پێگە و توانا و هێزی هۆشیاری، کولتور، ڕێک خستن و خەباتی سربەخۆی ژنانی کۆمۆنیست لە ناو حەزبێکی کۆمۆنیستیدا بەهێز ببێت. تیشکی هەتاو لەسەر ماچی پرچی کچێ بەیانی تاکو ئێوارە لەگەڵ سەرپۆشا بە شەردێ ئەوە وڵاتەکەی منە سزای خۆشویستن مردنە قژلا بەندی حەرێردایە ئەرێ وایە ئەرێ وایە ئەوە وڵاتەکەی منە سزای خۆشویستن مردنە قژلا بەندی حەرێردایە ئەرێ وایە ئەرێ وایە عاشقەکان بە جوورمی گەورەی ڕاوەستان مەحکومن بە چواردی واری زیندە چاڵ و خۆ ئاگردان ئەوە وڵاتەکەی منە سزای خۆشویستن مردنە جوانی لە ژێری پێدایە ئەرێ وایە ئەرێ وایە ئەوە وڵاتەکەی منە سزای خۆشویستن مردنە جوانی لە ژێری پێدایە وڵاتە تیری لۆمە ئەپێکێ شەباڵیتەوە ئاسمانی فری نەفرۆشن هەر بستێکی هەزار هەزار ئەوە وڵاتەکەی منە سزای هەڵفڕین مردنە باڵندە لە قەفەسدایە ئەرێ وایە ئەرێ وایە ئەوە وڵاتەکەی منە سزای هەڵفڕین مردنە باڵندە لە قەفەسدایە ئەرێ وایە ئەرێ وایە. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان تا لە ئەڵلقەیەکی دیکەی ئەم بەرنامەیەدا بە یەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کامەرانتان دەسپێرم.